بینەران و بیسەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵا ئەم کاتتان باش. ئەمڕۆ ڕۆژی یەکی ئەیار ڕۆژی هاوپشتی جیهانی چینی کرێکارە. هەر بەمبۆنەوە بە وەکو سنەتی هەموو ساڵێک ئێمە ڕژەیەکی خیابانیمان هەیە و ئیعترازی خۆمان نسبەت بە سیستمی سەرمایەداری کە ئەو سیستمە شەرایەتێکی ناهەموار و ناخۆش و سەختی بۆ تەبەقە و چینی کرێکار دروست کردووە دەردەبڕین. لەگەڵمان بن. بله دوستان، الان در خدمت خانم مینا احدی هستیم و چندین سوال رو مطرح میکنیم. خوش اومدید. خیلی ممنون. اهمیت این روز در کل دنیا چیه؟ خب طبعا دنیایی که ما توش داریم زندگی میکنیم فرق نمیکنه شما در آمریکا زندگی کنید، در برلین یا در ایران و افغانستان، همه کارگرها به خصوص استثمار میشن و از قبل کارشون اون به اصطلاح سودی که سرمایه دارا میبرن عملا تو همه کشورها تبدیل میشه به یک قدرت علیه خودشون، چه در کشورهای به اصطلاح دموکراتیک چه در کشورهای دیکتاتوری. ولی نکته مهمی که هست اینه که ما از ایران اومدیم و مسئله کارگران در ایران برامون خیلی مهم هست. به خاطر همین امروز روزی هست که در سراسر جهان همه میرن تو خیابون و شعار میدن سولیداریتی تو همبستگی و ما گروه‌هایی تو تمام کشورها میریم و داریم میگیم که همبستگی باید اعلام کرد با کارگرای ایران که الان در وضعیت بسیار وخیمی به سر میبرن. اهمیت و نقش زنان در این طبقه کارگر، اهمیت مبارزه کردنشون در چیه؟ خب طبعا کارگرها خیلی وقتی کسی از کارگر حرف میزنه تو ذهنش یه مرد رو تصور میکنه و میگن مردم و کارگرها مثلا مشکل دارن و توی این تصویر زن وجود نداره، در حالی که طبقه کارگر متشکل از زن و مرده و در این حال به نظر من تو تمام دنیا زنها نه فقط توی محل کارشون تو کارخونه استثمار میشن، بلکه طبقه حاکم یا سرمایه دارا زنها را تو خونه وادار میکنن به کار خانگی بدون دستمزد و از قبل اون سود میبرن و در این حال موقعیت زنها کاملا تو تمام دنیا مشکل داره. یعنی کشوری که ما الان تو آلمان زندگی میکنیم حتی اینجا زنها کمتر از مردا دستمزد میگیرن. به این معنا به نظر من اتفاقا روز جهانی کارگر روزی هست که زنانه باید بهش نگاه کرد و در مورد مشکلات زنها هم صحبت کرد. پیام شما برای طبقه کارگر چیه؟ خب طبعا ما الان تو تظاهرات همین امروز بودیم. به نظر من با قلب خونین ما الان تو تظاهرات شرکت کردیم، به خاطر اینکه وضعیتی که تو ایران هست الان غیر قابل تصوره. خب معلومه که جمهوری اسلامی از اول که اومد سر کار ضد کارگر بود و کارگرها مبارزه میکردن و سالهای سال رهبراشون دستگیر میشن، نمیدونم اول ماه مه به رسمیت نمیشناسه. ولی الان با توجه به جنگی که در ایران هست و فضای جنگی که وجود داره بسیاری از کارگرها همون یه ذره دستمزد هم از دست دادن، بسیاری بیکار شدن و ما الان مواجه هستیم با خانواده‌های کارگری که فرش خونه رو میفروشه برای اینکه بتونه نون بچه‌ش رو تأمین کنه و تازه معلوم نیست تا کی قرار این وضعیت ادامه پیدا کنه. به این معنی اتفاقا بسیار مهمه همگان دیدند که مثلا اگه دولت آلمان داره از جمهوری اسلامی دفاع میکنه در حقیقت داره از این به اصطلاح وضعیت وخیم دفاع میکنه. به این معنا بسیار مهمه شرکت تو تظاهرات ها فشار آوردن به دولت‌های غربی که رابطه‌شون رو قطع کنن و کمک کردن به اینکه جمهوری اسلامی از طریق مردم و مبارزاتشون سرنگون بشه. من واقعا از طریق همین برنامه شما از تلویزیون شما درود میفرستم به کارگرها در ایران، به کارگرای زن و مرد و میگم شما صداتون در دنیا منعکس شده و ما سعی کردیم امروز اسم کارگرایی که کشته شدن تو جنگ رو تو تظاهرات امروز نشون بدیم، عکس کارگرها رو بلند کنیم و بگیم که دنیا باید کمک بکنه به کارگرها و مردم ایران که جمهوری اسلامی رو سرنگون کنه. ممنون از شما. خیلی ممنون. Yeksan,
میوانانی تەلەڤیزیۆنی کۆمەڵای ئێستا هاوڕێی ڕادا فاتحیمان لەگەڵدایە خوشکی هاوڕێی گیانبەخ کردو ڕامینی فاتحی. هاوڕێی ڕادا بەخێر بێن و هەدەفتان لە ئەم تەزاوراتەی ئەمڕۆ بەشداریکردنتان لە ئەم تەزاوراتی ئەمڕۆ چییە؟ سڵام بەس لە خۆمەت خۆتان و بینەندەگەر عەزیزە و هەروە کە ئەزانن منیش مناڵ کارەگەر بووگەم و هەروە کە ئشارەتان کرد براکەی من کارەگەرێ بوو کە لە ڕۆژ کە لە ئینقلابە ژینە بۆ حمایەت لە کاریگەرگەر و بۆ حمایەتکردن لە کاریگەرگەرێک کە دەسمۆ زیانەوە هاتە دەرۆ و براکەی منیان لەجێ شکنجا کوشت تەزبیرەکەی هەست و ئێمەش ئەدامە دەهەندێ هەر ئەو ڕێگەی ئەوانینە ئیمڕۆ ڕۆژ کارەگەرە ڕۆژێکە کە تەبریکێژم لێرەوە بە کاریگەرگەرمان و ڕۆژێکە ئەشێ سای کاریگەرگەرمان بین لە ئیمڕۆوە کە ئینتەرنێتەکە قەتە لە ئیمڕۆوە کە مەعیشەت ئێران افتزاحە لە ئیمڕۆوە کە بیشتر لە کاریگەرگەرمان بێکارن هاتکینە ئێرە هەم تەبریک بێژین و هەم سایان بین هەرچەند کە زانین خۆیان لە ناوخۆ ئەم ڕۆژە جەشنەگرن و تەبریکێژن بە یەکم من لێرە و تەبریکێژم بە تۆ خانەوادەگەر و یادەکەم لە ئەو کاریگەرگەرە وا لە ئینقلاب ژینەوە و لە 47 ساڵ ستەم جمهوریە ئیسلامیە گیانیان لە دەستاگا ئیمڕۆ ڕۆژ ئەوانە و یادیانەکەم ئیمڕۆ. زۆر سپاس بەمن تەشەکر. بەخێر بێن بۆ تەزاوراتی ئەمڕۆ سەبارەت بە هاوپشتی جیهانی چینی کرێکار یەکی مەی. هەدەفتان لە بەشداریکردن لەم ڕۆژە خیابانیە لەم تەزاوراتە چییە؟ قوربانە هاوڕێکەیوان حقیقەتەن ئەوڵان وەکو هەدەف من وەکو وەزیفای بینم ساڵیانە بیشتر لە 17 ساڵ وەکو فعالێکی کرێکاری لە منتەقەی کوردستاناتی ئێرانە فعالیەتمان کردووەوە هەموو کاتێک مانگێ دوو مانگ بەر لە ئەم ڕۆژە ئێمە ئامادەکاریمان بۆ ئەم ڕۆژە کرد بەرحاڵ ئێستا لە وڵاتێکی ئازادا وەکو وەزیفەی خۆمانەوێنین سدای اعترازی خۆمان و جامعەیە جەهانی و بخصوص و طبقەی کارگەر لە ئێرانە بگەێنین کە لێرەشێمە سکوت ناکەین و لە هەر کوێنەکە ئیمکانی بێ بۆمان شرکەتەکەین و ئەتانین سدایەکی ناڕازی طبقەی کارگەر ئێرانی. زۆر سپاس بۆ بەشداریکردن. قوربانت. Danke sehr. Die waren auch da sind wir waren Käufe von kohlensteuerfrei sind. Die hat so getan, als wenn Genau, niemand nach dem Weberplatz.
Türk bir aile. Nasıl bir tarih hocam? Dieser geschrien, dass wir dir nichts zu verschenken haben. Bringt halt dieser für سلااو ڕێز و حرمەت بۆ سەرجەم بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵا ڕۆژی جیهانی کرێکار 1 مەی لە سەرجەم خەڵکی شۆڕشگر تێکۆشەرانی کۆمونیست و سوسیالیست خەڵکی کوردستان و ئێران و سەرجەم ئەوانەی و ئاواتیان بە ئازادی و بەرابەری و سوسیالیزم هەیە پیرۆز بێت. بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵا ئێستاش هاوڕێ شۆڕشمان لەگەڵدایە بەخێر بێ هاوڕێ شۆڕش. زۆر سپاس کاکێوانگیان. هاوڕێ شۆڕش ئەهەمیەتی ڕۆژی 1 ئەیار لە چیدایە تایبەتەن لە کاتوساتی ئێستادا؟ زۆر یەکێ هەڵەگەڕێتەوە بۆ هەر ئەو مێژوەی کە هەیەی ڕۆژی کرێکار، یانێ لەم ڕۆژەدا کە سنەتەکەی دەگەڕێتەوە بۆ دەورانێکە کرێکار 14-15 ساعت کاری دەکرد. ئەم سنەتەکی مبارزاتی بۆ هەتا ئێستا تەبەقەی سەرمایەدار و سەرمایەدارەکان یانەوێ ئەو ڕادیکالیزمە لە ناو ڕۆژی کرێکارە بێنە دەرەوە، بەڵام ڕۆژێکە بۆ نیشاندانی ئەوەی کە ئەم کۆمەلگا بە کرێکار دەچێتە بەرەوە. ئاو نان ئەو خەدەمات و شتێککە لە ناو شارە دەیبینی لە هەموو شتێک، یانە لە قیتارەکان، لە سوپەرمارکتەکان، لە پۆست، لە هەموو شوێنێک بەدەستی کرێکار دەکرێتەوە کەچی کرێکار هەرچی دەنگ لە ناو ئەم کۆمەڵگادا انحسارات و سەرمایەدارەکان پولیان زۆرتر دەبێتەوە بە بەهایەوەی کە خەڵکی کرێکارتر دەبێت، فەقیرتر دەبێت. هەر بۆ نمونە 81% خەڵک لە ئاڵمانە وتویانێت کە ئەو سیستمیان پێ نەعادڵانەیانە و ئەمە هەڵدەگەڕێتەوە بۆی کە هەموو ئەو وعدانەی کە سەرمایەداری دەیدا سۆسیال دموکراتەکان دەیاندا کە وردە تەبەقەی کرێکار وەزعی باش دەبێ. ئەس خەزا ئەگەر تەبەقەی کرێکار ئەمڕۆ لە خیاباندا نەبێ وەزعی یعنی ئەو دەستکەوتانی کە پێشووتر بەدەستی هاوردووە ڕەنگە وردە سەرمایەداری حتا چەند ڕۆژ لەمەوبەر من خەبەرێکم خوێندەوە کە حتا بیمە بەشی بیمە سریشتی حەزف کردووە بۆ نمونە چەکاپ ساڵان جاران لە 35 ساڵەگیەوە بەولاوە هەر 2 ساڵ جاری 1 ساڵ جاری تۆ ئەوتوانی چکا بدەیت، بەڵام ئێستا ئەشێ خۆت ئەو هەزینە بدەیت. پەیامتان چییە بۆ تەبەقەی کرێکار؟ چارەیەک نییە جگەر یانێ چاوەڕوان بوون لەوەی کە سەرمایەدارەکان کارێکی باش بکەن بۆ تەبەقەی کرێکار نایکەن. ئەوەی کە ئێستا تەبەقەی کرێکار بەدەستی هاوردوو ئەوەی کە ئێوە باسی دەکەن هەزینەی دەرمانیەوانە لە ماڵمانەدا ملیاردها دلار خەرجی تەسلیحات وانە دەکەن، ملیاردها دلار هەرا لەم ماوەدا کە شەڕە شرکەتە نەفتیەکان بە چەندین قات سەرمایە زۆرتریان کۆ کردووەتەوە چۆن بە مێلی خۆیان خەریکن نەفت و گاز و بنزین دەفرۆشن. بەڵام لەولاوە دەبینین تەبەقەی کرێکار ئەو مافانەی کە پێشتر بوویتی لە باری دەرمانەوانە لێ زەوت کراوە. جا بۆیە تەبەقەی کرێکار چارێکی نییە، خۆی ڕێکخراوە بکە، شەڕ بکە ئەو شتانەی کە بەدەستی هاوردووە پێشووتر ئەمڕۆ دەبێت نەهێڵێوان لە دەست بچن و خۆی بۆ ژیانێکی باشتر کۆمەڵگەیەکی عادڵانەتر وە سۆسیالیستی ئامادە بکە. زۆر سپاس بۆ بژین.
میوانان و بیسەرانی ئەم بەرنامە ئەمڕۆ ڕۆژی یەکی ئەیارە ڕۆژی چینی کرێکار پێم خۆش بوو لەم ئیمکانە ئەستفادەکەم و بە هەموو خەڵکی تێکۆشەر بە هەموو چینی کرێکار بە هەموو ڕەفیقەکانی خۆم بەوانەوە من ئەناسن پیرۆزباوی بکەم و هیوادارم ڕۆژی سەرکەوتنمان پێکەوە ببینین و جەژن بگرین. پیرۆز بێرێتان هەر بژین. ڕۆژی جیهانی کرێکار ڕۆژی یەکی مەی بە تەواو کرێکارانی دنیا تەبریکێژم بخصوص بە کرێکارانی ئێران کە ئێستا لەژێر حکمی ئەعدام و زندانەکانی جمهوری ئیسلامیان بە کۆڵبەرانی مەنتەقەی کوردستان کە مەجبورن بۆ بژیوی ژیانیان تەنیاندا بە کارێکی ناڕەوا بۆ تیکێنان بۆ ژوورناڵەکەیان بۆ بژیوی ژیانی ڕۆژانەیان کارێکی ناڕەوا دەکەن کە جمهوری ئیسلامی بۆ جۆرە چەوازیان لێ نایە و حمڵەیان پێکا و لیان نەکوژێ هەر ڕۆژە بۆ کاریگەرە لە تەبریکێژم لە ئەم ڕۆژیچە یادی مەنسوودی برام و شێخان و کوورش و هەزاران ئەنسانی شەریف وەکو ئەوان تەبریکێژم جێگەیان فرە خاڵیە لەم ڕۆژە یادیان گرامی.